لە پاش هاتنی ڤاکسینی کۆرۆنا لە مانگی 3 و لەو مانگەدا بڕێکی باش ڤاکسین هاتووە و وێبسایت داشبۆردێک دیاری کراوە بۆ ناونووسین بە ئەلکترۆنی لە ڕێگای ئینتەرنێتەوە بۆ هەر کەسێک ئارەزوومەندی پێکوتانی ڤاکسینی کۆرۆنا هەیە و ئەوەی کە هاتیە ڤاکسینی سینی و ڤاکسینی ئەسترازینیکای ئینگلیزیە و دەتوانێت لەو داشبۆردەوە ناوی خۆیان بنووسن ژمارەی تەلەفۆنیان و پارێزگاکەی خۆیان و نزیکترین بنکەی تەندروستی لە ماڵەوەیان هەتاکو تەلەفۆنیان بۆ دەکرێت لەو بنکە تەندروستیەیە کە فیلان ڕۆژ فیلان سەعات دێن بۆ لێدانی ئەو ڤاکسینە و بەو شێوەیە هەریەکە ڤاکسینە خۆی وەردەگرێ و دوایەوە مەوعیدی دەدرێتە بۆ جورعەی دووەم و ئەگەر ڤاکسینەکەی تەمان ینی ئەو کەسانی کە تەمەنیان گەورەیە ینی تەمەنیان 89 ساڵ بەرەو سەرۆنە دوایە ئەوانەی 70 ساڵ دوایە ئەوانەی 56 دەدرێ و ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە ئەگەر تەمەنیان لە 50 کەمتر بێ دەتوانن خۆیان ناونووس بکەن وهروەها ئەوانەی قوتابین و ئەوانەی مامۆستان و هێزی ئاسایش و پۆلیس و ئەوانش یعنی بڕێکی دیاریکراو هەیە بۆ کوتانیان خاصەن ئەوانەی تەمەنیان لە 50 زیاترە و هەروەها خانەنشینەکانیش دەتوانن خۆیان ناونووسکەن و لە بنکە تەندروستی یەکەکانی نزیک ماڵەوەی خۆیان دەستگیرکە لێدەن بەو شێوەیە وەدەبات تیتری ڤاکسینەکە دێ بۆ کوردستان و هەرێم لە ڕێی عێراقەوە و ئەو کەسەی ئارەزوو هەیە ئینشاءڵڵا ڤاکسینەکە لێ دەدا و هیچ تەنگ و چەلمەیەک نابێ بە تەمای خوا ئینشاءڵڵا. لە ڕاستیدا ینی ئەو بڕێی کە ئەو مانگە دێتن زیاتر لە 1.5 ملیۆن ژەمە بۆ عێراق و بەژێرەی ئەو ژمارەیەش ژمارەیەکی باش لەوانەیە 13 زیاتر بێتە هەرێمی کوردستان و بەجێرەی دانیشتوانی هەولێر و سلێمانی و دۆخ و هەڵەبجەوانە دابش دەکرێت و ینی ئەوەی دڵیان دەکەینەوە یان پێویستەکان کە ئەو مانگە بڕێکی باش دێ مانگی 5 و 6 و هەتا گۆتایی ساڵ بڕیارە لە عێراقدا 8 ملیۆن کەس لەو 8 ملیۆن کەسەش 1,200,000 کەس لە کوردستان ڤاکسین وەردەگرن و ساڵی داهاتووش لەوانەیە زیاتر لەوە وەردەگیرێ و بەو شێوەیە دەگەینە یعنی خاڵێکی وەرچەرخان لە کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا و ئینشاءڵڵا پەتایەکە لە ناو دەچێ و مەترسیەکەی وەکو پێشتر نامینێ.